ئەحمەد عەبدوڕەحمان عەلی تەمەن 63 ساڵ دانیشتووی پارێزگای هەڵەبجەیە. ئەو لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو فەقێ بووە. بە سەروبەندی جەنگی نێوان عێراق و ئێران بە زۆرە ملێ ڕاپێچی سەربازی کراوە و دواتر لەلایەن ئێرانەوە بەدیلگیراوە. ئەحمەد چیرۆکێکی جیاوازی هەیە. ئەو وەک سەدان گەنجی دیکەی هەڵەبجە کە بە زۆرە ملێ ڕاپێچی سەربازی کراون و لە بەرەکانی جەنگ بۆ سوپای عێراق جەنگاون، بەڵام لە هەمان کاتدا خێزان و کەسوکارەکەی لەلایەن حکوومەتی ئەو کاتێ عێراقەوە کیمیاباران کراون. دوای تقریباً 3-4 ڕۆژ لە ئەمارە بووین لەو دالەران بە شەو نقڵی شووشیان کرد. لە شوش شەڕێکی زۆر سەخت زۆر گەرم هەموو شەو و ڕۆژ هجوم بە سەرمانە توانای هیچمان نەبوو. یان ئەوان هجومەکەیان زۆر بە توندی بوو، هەتاوەکو تقریباً هەفتەیە 2 هەفتە بەوی شێوە بە ناڕەحاتی ئاو نانمان دەستەکە و زۆر ناڕەحات بووین. یعنی نەخەو بوو نەخۆراک بوو نەحیج. لە ئاخرەکەی تر تقریباً 2 هەفتە ئێران هجومی کرد لە دوو لاوە. دوای لێگرتین لە دوای لێگرتین هەتا ڕادارەکەەوە لێک ئێمە نەمانزانی. ئێمە لە پێش و بین کاتێکە زانیمان لە دواوە و لە پێش و لە هەموو لایەکەوە هاتن بۆمان کە هاتمان ئێمەیش ئەسیر بووین. سەبارەت بە ئاگاداربوون لە دۆخی خێزانەکەی و ئەو ئازار و مەینەتیانەی لە هەڵەبجە بەسەریان داهاتووە، ئەو هاوڵاتیەی هەڵەبجە وتی: ئێمە لە گرتوخانە 20مان هەڵەبجە کیمیاباران کراوە، چونکە تەلەڤیزۆنی ئێران هەموو تەرمەکانی نیشان دەدا. ئێمەش بۆمان دەرکەوت کە سوکارمان نەماون، ئەوانەشی ڕزگاریان بووە بێسەر و شوێنن. چەند ساڵێکی گوزەرمان کرد لە سجنا. دوایەوە کە تەلەڤیزۆنی ئێران تەلەڤیزۆنی محەلیان بوو ئی فارسی، وتی لە تقریباً لە 88 بوو، وتی کیمیایی بڕژاوە بەسەر هەڵەبجە کە ئێمەش زانیمان وتمان وەخوا کەسوکار کەس نەما هەمووی تەفروتو نابووە. ئێمە نامەکانمان زۆر درەنگ بۆ هاوت 6 مانگ جارێ 3 مانگ جارێ نامەمان بۆ هاو نەمانەزانی ئەتاوەکو کۆتایی ئاخر ساڵ کە ئێمە دیل بە دیل کراین و هاتینەوە بە عێراق. ئەو وەختە ئیتر زانیمان مناڵەکانمان گەورە بوون و ئێمە چاومان کەوت بە باوک و دایکمان ئەوەی کە مابوو. نامەمان بۆ هات ئیتر نەمانەزانی. ئەحمەد عەبدوڕەحمان لە گرتوخانە تەواوی ئەو نامانەی پاراستووە کە لە ماوەی 8 ساڵی دیلی لە خێزانەکەیەوە پێی گەیشتون و وەک ئەلبومێکی یادەوەری هەڵی گرتووە. هەر لە گرتوخانە بە هیوای شادبوونەوە بە منداڵەکانی جانتایەکی لە کەرەستەی بەکارهاتوو دروست کردووە. تێیدا وێنەی سروشتی زێدی خۆی و ناوی منداڵەکانی لەسەر نەخشاندووە کە تا ئێستا وەک یادەوەری لەگەڵ تەواوی نامەکانی زیندان لە ئەلبومێکدا هەڵی گرتوون.